دانیشتوانی گوندەکانی برادۆز بەهۆی بردومان و هێرش و ئاڵۆزیەکانی وڵاتانی دراوسێ زۆرترین زیانیان بەرکەوتووە. لەشکرشێشی سوپای تورکیا بۆتە هۆی ئەوەی هاوڵاتیان لەو ناوچانە ناتوانن لە سنووری گوندەکانی خۆیان بە ئاسانی جوڵە بکەن، ژیانی ڕۆژانەیان بەڕێ بکەن و ئیش و کارەکانیان بە ئەنجام بگەینن. بە حەقیقەتەن بارودۆخی خەڵکی برادۆست زۆر خراپە، زۆرش خراپە لەبەر ئەوەی ئەلانە سوپای تورکیا تقریباً کیلۆمەترێک لە هەندا ئەو گوندانەوەی گوندی خەلیفان، لێلکان، بەلەسەنان، گوڕەشە، هەرچێرە، سیران چۆلشکرایە تقریباً ئەوە 2 سارە لە خۆلەوە لە کابینادانا. ئێجا ئەگەر مەڕووماڵاتان بڕۆ، ئەگەر مەڕووماڵاتان بڕۆ پشتگوندە یان تبێ گورگ بخۆ یان تبیا لە ڕێگای حکوومەتەوە ئینتیسارە چێ پێ هاتێ بێنێ، ئەگەر ناش ئەبی بەخۆنێت و بدی بە گورگ بخۆ چ چارێنە. ئەلانەکە ناتوانن حتا مەشتشانە کردی لە پشتگوندە ئەگەر مەڕووماڵاتیان بڕۆتێ سوپای تورکیا تۆ بارانیانەکە بێکێسیا بە تەقەی هورد بە هاون. واللهی لە مەترسیدا ژیانیان زۆر باش نییە، بەهۆی بردومان گەلێک جارە ئاوارەیە بن، مەڕووماڵاتیان بریندارە بی، زارە هەیشوان بریندارە بن، نەستە مەڕ و شتێ خۆتینەوە هەموو 300 مترێکی لە پشتگوندێوەیە، 300 خانە ئەوان هەنا سنووریەکان هەنا لە پشتگوندی خەلیفان. ستا مەڕووماڵات هەر 200-300 مترێک دەیستەوە پشتی ماڵیان ناتوانن یعنی بسنەوە مەڕووماڵاتی بینەوە لەبەر ئەوەی مەترسیدارە، چونکە دەزانن تەقەی دەکەن، ئەگەر تەقەی دەکەن یان هاونە یان گولەی دۆشکەیە زۆر مەترسیدارە، یان دەبی گورگ بیخۆلەتیە یان دەبی بەخۆ بێنەوە هیچ چارە. ماوەی چەند ساڵێکە ناوچە سنووریەکانی برادۆس وەکو ناوچەی سەربازی لێ هاتووە و شەڕ و ئاژاوا یەخەی خەڵکەکەی گرتووە. لە کاتێکدا ئەو ئاڵۆزیانە پەیوەندی بە هەرێم و بەوانیشەوە نییە و هۆکارەکەی بوونی ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێرانە لەو ناوچانە. بەدڵنیاییشەوە چەندین جارە شەڕ و ئاژاوەیەکی یەخەی ئەو خەڵکە سەر سنووریە گرتووە کە بە دوور و نزیک پەیوەندی بەوانەوە نەبووە. هەڵە ساڵانی ڕابردوش ئەوانە بوون تا قوربانی ئەو کێشانەی کە لەم سنوور هەبووە. ئێستاش بە هەمان شێوە ئێمە هەوڵ دەرێن ینی وەکو ئیدارە وەکو باسم کرد ناوچێکە وەکو ناوچەیەکی سەربازی لێ هاتووە و هێزە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنیشی هەردوو وڵاتی ئێران و تورکیاش ئەوێنران کردووە بە پەناگە و لە ئەنجامیش خەڵکێکی زۆر تێدا زەرمەند بووە. لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لە سنووری قەزای سیدەکان تاوەکو ئێستا 32 هاوڵاتی بوونەتە قوربانی بردومان و تۆبارانی وڵاتانی دراوسێ کە 8 کەس گیانیان لەدەستداوە و 24 کەسی دیکەش بریندار بوون. لە ماوەی 32 ساڵی ڕابردووش 120 گوند بە تەواوەتی چۆڵ کراون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.